لەگەڵ ئەوەی نیوەی وەرزی زستان تێپەڕی تا ئێستا هیچ بڕەنەوتێک بەسەر هاوڵاتیانی قەزای چەمچەماڵدا دابەش نەکراوە. ئەمەش هاوڵاتیانی سنوورەکەی نیگەران کردو و ئاماژەبەوە دەکەن ساڵ بە ساڵ حکوومەت باری سەرشانی هاوڵاتیان قورستر دەکات و گوزەرانیان بەرەو خراپتر دەڕوات. زۆر بەداخەوە بەڕاستی زۆر بەداخەوە زستان وا تێپەڕ بوو نەوت ماوەەر نەگرتووە لە هەمان کاتا ئێمە خۆمان لەبان ڕووبارێ نەوتین سەرمامان تێپەڕ کرد بە بێن نەوت و ئەوە مانگی دووە تا ئیسەش نەوتمان وەرنەگرتووە خۆتانی ژەیبینن ساردە سەرمایە بەڕاستی شتێک گلەیەکی زۆرمان هەیە لە حکوومەت هەرچەند شتێک نییە بە ناوی حکوومەتەوە ئەم حکوومەتە ئەوەی حساب بێ بۆ شکۆی تاک نایکە ئەم حکوومەتە حکوومەتی هاوڵاتی نییە حکوومەتی خەڵک نییە هەموو قەیرانەکان و هەموو شتەکانیشی هێناوەتە سەرێ سەبەداغەوە چۆن کارەباکە بۆ دام و دەستگا حیزبی و مقڕەکانی خۆی هەیە بە هەمان شێوە نەوت بۆ مقڕات و دام و دەستگا و شتەکانی خۆی هەیە ئەم وڵاتە شتێک نییە بڵێ ناوی نەبوونی سوتەمەنی بێ بەڵام نەبوونی ئیرادەیەکە کە حساب بۆ تاگناکە بەداخەوەی سە هاوڵاتی سەر ڕای نەبوونی موچابێ بەرمیل لێنەوت لە شاری چەمچەماڵ و نزیک لە کەرکووکە بە 130,000 دینار بکڕێ. لای خۆشیەوە قایمقامی قەزای چەمچەماڵ ڕای دەگەیەنێت هەوڵیانداوە لە ڕێگەی نوێنەرانی کورد لە بەغدا نەوتی سپی بۆ هاوڵاتیانی قەزاکە دابین بکەن بەڵام تا ئێستا بڕی 100,000 لیتر نەوت گەیشتووەتە سنوورەکە و بەراورد بە ژماری دانیشتوانی قەزاکە و دەوروبەری ڕێژەیەکی زۆر کەمە و ئەو بڕەنەوتەشیان بەسەر کرێکاران و پاکەرەوانی شارەوانەکانی چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەریدا دابەش کردووە. وەکو قەزای چەمچەماڵ زۆر هەوڵماندا لە ڕێگەی کەرکووکیا لە ڕێگەی بەخاوە ئەو گرفتە چارەسەر بکەین بە هەوڵی برادرانمان لە پەرلەمان و بە تایبەت کاگارەز عەبدوڵڵا لەگەڵ وەزارەتی نەوت هیمەتی کرد بەڵام بڕێکی زۆر دیاری کرا و بۆ یەک جارش پێمان درا کە 100,000 لیتر بوو هیچ شەریحەیەکمان لە چەمچەماڵ نەدۆزیەوە تا دابەش بکەین ناچار بووین بەسەر پاکەوانەکان و کرێکارەکانی شارەوانی فەرمانگەکانی ئاوی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانیە دابەشمان کرد سەبارەت بە نەوتی سپی هاوڵاتیانش ئەوە یەکێکە لە گرفتە گەورەکان کە پارێزگای سلێمانی و حکوومەتی هەرێمیش بۆ چارەسەر ناکرێ ئەوسەوە لە پارێزگاوە لە هەوڵی ئەوەدان کە لە ئێران بکردرێ و پارەکەی چۆن دابی نەکرێ نازانم بەڵام هیچ ئومێدێک نییە لە ناوەڕاستی مانگی دوو شایمە بەشنەوتمان بەرفکەوێ. لە هەموو جیهاندا دابینکردنی خزمەتگوزارێ سەرەتایەکان و پێدانی موچەی تەواو بە موچەخۆران ئەرکی سەرشانی حکوومەت و مافێکی سەرەتایی هاوڵاتیانە بەڵام لە هەرێمی کوردستاندا پێدانی ڕوبع موچە و دابینکردنی خزمەتگوزارەکان بوون بە هەواڵی بەپلەی سەر شاشەکان و زۆر جاریش بەرپرسە باڵاکان وەکو خەباتی شاخیان بە هاوڵاتیانی مەدەنی دەیفرۆشنەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.